پرۆژەی ڕووناکی کە کارەبای 24 کاتژمێری حکوومەتی هەرێمی کوردستان دەستی داوەتێ بەشێک لە ینی زۆرێک لە گەڕەکانی سلێمانی ئێستا هەولێر و هەروەها دوهۆکیشی گرتووەتەوە. ئەمڕۆ وەزارەتی کارەبا ئامارێکی بڵاو کردوێتەوە کە باس لە دوایین یعنی ژمارە دەکات کە چەندێک هاوڵاتی سوودمەند بووە یان گەیشتون بە کارەبای 24 کاتژمێری لە پرۆژەی ڕووناکی. باس لەوە دەکات کە 2 ملیۆن هاوڵاتی تاوەکو ئێستا سوودمەند بوون لە پرۆژەی ڕووناکی و کارەبای 24 کاتژمێریان پێگەیشتووە. ئەمەی کە تاوەکو ئێستا هەیە لە سنتەری پارێزگاکانی هەولێر، دهۆک و سلێمانیش دەستی داوەتێ. لە سلێمانی ئەمڕۆ ناوی چەند گەڕەکێک بڵاو کرایەوە کە بە تەواوەتی کارەبای 24 کاتژمێری پرۆژەی ڕووناکیان پێگەیشتووە. وەزارەتی کارەبا دەڵێت پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێوە بەڵام تا کۆتایی ساڵی 2025 یعنی ئێستا مانگی حوتە 8 و 9 و 10 و 11 و 12 5 مانگی تر ئەوانیش بە کاملی لە ناو سنتەری پارێزگاکە سنتەری پارێزگای هەڵەبجە دەبنە خاوەنی کارەبای 24 کاتژمێری و پرۆژەی ڕووناکیان بە تەواوەتی پێدەکات. هەرچی سەبارەت بە قەزا و ناحیەکانە ئیدارە سربەخۆکانە ئەمانە هەندێک کاتی دەوێت تاوەکو بە تەواوەتی نەجاتمان لە کارەبای مۆلیدە دەبێت. ئەویش تا کۆتایی 2026 بە تەواوەتی هەرێمی کوردستان لە ڕووی پرۆژەی ڕووناکیەوە کۆنتترۆل دەکرێت و دەبنە خاوەنی کارەبای 24 کاتژمێری. جا باسی ئاماری تری خستۆتە ڕوو لە ڕووی ئەوەی کە مۆلیدە کە ئیش پێەکەن. ئێمە باسی لەواگەین کە زۆرینەی گەڕەکانی هەولێر پێم وایە بە تەواوەتی کۆنتترۆلیش کراوە یعنی خاوەنی کارەبای 24 کاتژمێریە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانە بەهۆی پرۆژەی ڕووناکیەوە 6,000 مۆلیدە لە کارخراون. 6,000 مۆلیدە کوژێنراوەتەوە. چاوەڕێ دەکرێت هەتاوەکو کۆتایی ئەمساڵ بەهۆی فراوانبوونی بازنەی کارەبای 24 کاتژمێری و پرۆژەی ڕووناکیەوە 7,000 مۆلیدە لە کار بخرێت. کەواتە ینی ئەو باسی لەوە کردووە کە هەم ژینگە ئەپارێزێ هەم کارەبای هەرزانیش بۆ هاوڵاتیان دابین دەکات. هەرچەندە پرۆژەی ڕووناکی لە سەرەتاوە ناڕەزایی هاوڵاتیانی لێکەوتەوە بەهۆی ئەوەی کە نرخەکان بەرزن بەڵام دوایی پیاداچوونەوەیەکی پێکرا و ئەوە ڕوون کراوەتەوە کە هاوڵاتی کەوتوتەوە سەرخۆی تا چەند کارەبا سرف دەکات و بەپێی ئەوە پێشتریش 964یشی لەسەر کراوە کە پارەی کارەباکەی بۆ دێتەوە. واتە ئێستا 2 ملیۆن هاوڵاتی بە قسەی وەزارەتی کارەبا سوودمەندن یاخود گەیشتون بە کارەبای 24 کاتژمێری لە پرۆژەی ڕووناکی.